بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەشی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزین. لە بەرنمەیەم جارەدا میوانداری خاتوونێکی پێشمەرگەیەکی دێرینمان کردووە کە خاوەنی 5 برای شەهید و هەروەها هاوسەرەکەیشی هەر شەهیدە. بۆ خۆی یەکێک بووە لەو ژنانەی کە ماوەیەکی زۆر بۆ مافەکانی ژن تێکۆشاوە و پێشمەرگەیەکی دیاری کۆمەڵە بووە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەدات کە خۆی تێیدا بەشدار بووە یاخود لە نزیکەوە ئاگای لێیانە. خات و مەلەکە مستەفا سوڵتانی بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. منی سڵام هەیە بۆ خۆت و سپاس خۆت و هاوکارەکان دەکەم. زۆر سپاس دەکەم. دیارە ئەمەوێ ئەوە بڵێم کە لەم بەرنمەیەدا ڕەنگە ئێمە بە ناچاری لەبەرەوەی ژیانی تۆ بەو شێوەیە بووە هەندێک ڕوودا و بازەکەین کە ڕەنگە برینەکانیش بلێنێتەوە بۆیە پێشەکی من داوای لێبوردنەکەم، بەڵام ئەمە بەشێکی گرنگی مێژووی نەتەوەکەمانە بۆیە ئێمە بە باشمانزانی کە تۆماری بکەین و لە ئەرشیفی خۆمانە لە ئەرشیفی کوردستانە هەڵبگیرێ بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو کەڵکی لێ وەربگرن. ئەگەر باسی بنەماڵەکە بکەین، ئێوە بنەماڵەیەکن کە باب و باپیرانتان لەگەڵ حکوومەتی بڵێن شاهنشاییە زۆر جار لە کێشەدا بوون. ئەمە پەیوەندی بەچیەوە هەبوو؟ مەسەلەی کوردایەتی تیا بووە یاخود تەنها مەسەلەی زەوی و زار و ئەو شتانە بووە؟ بە بڕای من مەسەلەی ئەساسیەکە مەسئلەی ئەوە بووە کە باپیرم و منزورم باوکی باوکمە بۆ پێش ئەویش هەمیشە لەگەڵ حکوومەتی ناوەندیە لەسەر ئەوە ئەمان بیر و بڕوای نەتەوایەتیان بۆ داکۆکیان لەسەر مەسئلەی نەتەوەی کورد کردووە اختلاف بووە. باپیری من ناوی حاجی فەرجەڵا بەگ بووە، ساڵی 1900 میلادی هاتووەتە ئەڵمانە، لە ئەسڵا خانەوادەی مستەفا سوڵتانی لە ڕزا و کەڕاواژیاون دوو گوندی سەر بە ناوچەی مەریوان و تقریبا نەکەوێتە چەمشانیان هاتووەتە ئەڵمانە. ئەو هەمیشە لەگەڵ حکوومەتی ڕەزاشا مشکڵی بووە، مشکڵەکەشی ئەساسن لەسەر مەسئلەی نەتەوایەتی بووە. ئیتر ئەمە بوو بە باعیس ئەوە کە هەم خۆی و دوودانە لە مامەکانم گیران و ساڵهای ساڵ دوورخرانەوە بۆ سمنان و دامۆغان. ئەو وەختە باپیرم لە دامۆغانە فۆتی کردووە، حتا قەبرەکەی لەوێ. هەروەها باپیرم پەیوەندی زۆر نزیکی لەگەڵ شێخ مەحموود مەلیک بووە. کاتێک شێخ مەحموود مەلیک ناچارە بێت کوردستانی باشوور جێبێڵێت و بێتە کوردستانی ڕۆژاوە ڕۆژهەڵات لێبوردنەکەم. بنەماڵەکەی دێنە دوو دێ لە نزیک دێکەی ئێمە کە ناوی ئەڵمانەیە چۆڕوونەنە. دوو جار شێخ مەحموود مەلیک سەردانی باپیرمی کردووە. ئەو وەختە وەختێک کۆبوونەوەی ئەکرێ کە بۆ ئەوە چی بکەن یارمەتی ئەو شۆڕشە بدرێت لە کوردستانی باشوورە. باپیرم زۆر بە دڵاوایی و ئامادەگی خۆی دەرەبڕە کە هەمەلایەنە کۆمەکی ئەو بزوتنەوە بکات. هەر لەو سەردەمەدا ینی شێخ مەحموودی نەمر نامەیەکە نووسێ بۆ مەحموودخانی دزلی. مەحموودخانی دزلی بە خۆی و هێزێکی گەورە واشنە سلێمانی. بنەماڵی ئێوە لەگەڵ مەحموودخانی دزلی و ئەمانە پەیوەندیان چۆن بووە؟ چونکە هەمویان ئەوانە هەر یەک سەردەمن. زۆر خزمەتی بووە. دایکی مەحموودخانی دزلی خوشکی باوگۆری منە، باوکی باوکم. ئەو وەختە کچی مەحموودخانی دزلی ژنی مامۆ گەورەکەی من بووە. ئەو وەختە پەیوەندیان یەکجار خۆش بوو، حتا زمانێک کە حکوومەتی ڕەزاشا هێزێکی زۆر کۆ ئەکاتەوە کە بڕۆنە سەر دزڵی بچنە سەر مەحموودخانی دزڵی،
مەسەڵەن باپیرمە ئەوانە ناچین ئەو کارە ناکەن چون بالاخره خوشکەزای بوو. نەوات بوت. ئەگەر باسی ئەوە بکەین ینی بنەماڵەیەوە ینی هینێکی ئاغایەتیتان هەیەوانی بنەماڵەیەکی ئاغا بوون باپیران تو ئەمانە ئەو سەردەمەش دیارەوە دواتر باسەکەینەوە بیر و باوەڕی چەپەیاکەن و ئەمانە مەبەستم ئەوەیە بنەماڵی و بنەماڵەکانی ترە و ئاغاواتەکانی ئەو منتیقەیە لەسەر مەسلەی زەوی و زار و لەگەڵ جوتیار و ئەمانەیە لە ناکۆچیا بوون نەبوون چونکە زۆر جار حکوومەتی بڵین ئێرانەوەوانە هەوڵیان داوە ناکۆچی لە بینی ئەمانەیە دروستکەن بە قازانجی خۆیان یاخود جاریشە بووە ڕەنگە ئاغاکان لەسەر حەق نەبوون. وایە بەڵام باپیری من کاتێکە لە بین خۆی و براکانیە مڵک و ماڵبەشەکەن ئەڵمانە ئەکەوێتە بەش ئەوە کە دێتە ئەڵمانە دەیەکی ئەڵبەت دەیەکی زۆر زۆر قەدیمی و کۆن بووە هەڵەگەڕێتەوە بە دەورانی زەردەشت ئەو دێ ئەو وەختە بەڵام زۆر زۆر کاری کردووە بۆ ئاوادانی ئەو دێ و کۆمەکی واقعەن جوتیارەکانی کردووە. مەسەڵەن ئەو جۆگە ئاوانە کە ئەو کێشاویەتی ئیستەیش هەیە و خەڵک ئیستفادەی لێکات تەلاشی کردووە بۆ ئەو زەویانە کە دەیم و بایر بووە بکرێ بە زەوی ئاوی و کە خەڵک بتوانێت ئیستفادەی لێ بکات. باخ و باخاتیان داناوە مزگەوتی لە ئەڵمانە دروست کردووە کە خۆی لە بەناکەیەکیان کاری کردووە کۆمەکی کردووە مەلای بۆ هێناوە ئەو فەقیانە کە هاتوون لەو مزگەوتە خۆندووە هەموو مخارجیان لەسەر خۆیان بووە. ئەتوانم بڵێم ئەمە نەک لەبەر مەسەڵەن تەعەسوبی خانەوادی ئەمانە هیچ کاتێک ئەو ئختلافە لە بین خەڵکی ئەڵمانە و ئێمە کە ماڵە ئاغاکان بین هیچ وەخت نەبووە و ئێستەیش کە ئێستەیە ئەو ڕابطە زۆر نزیک و گەرم و گڕ و تێکەڵ. ئەگەر ئەڵمانە بۆچی ناوی ئەڵمانە ئەڵێ ینی هیچ پەیوەندیێکی بە ئەڵمانیەوە هەیە؟ ئەسڵان پەیوەندی نییە نا من زۆر پرسیومە ئەڵێن ئەڵبەت نازانم ئەم جوابە دروستەیان ئەڵێن یەکێک لە معنیەکانی ئەو بووە هەلمانە کە لەوە دوا وردە وردە بۆ بە ئەڵمانە. ئەی مەسەلەی خوێندن ئەگەر باسی ئەوە بکەین ینی ئەڵمانە سەردەمانێ فەقیه هەبووە یاخود مەکتەبی تێدا بووە کەی مەکتەب ینی هێنراوەتە گوندەکەتان؟ باوکی باوکم خۆی بە نسبەتی ئەو زەمانە تا حەدێک خوێنەواری بووە و زۆر عەلاقەمەند بووە بە خوێندن. مەسەڵەن لە 1900 شاید بێژم 20 ئەوانە باوکمی ناردووە بۆ سنەوە خوێندن. باوکیشم زۆر عەلاقەمەند بووە بە خوێندن. ئێمە 12 خوشک و براین هەموو دەرسمان خوێندووە. زۆرێ لە براکانم زانکۆی تەواو کردووە زانکۆکانی شارە گەورەکان وەک تاران و تەبرێز و ئەمانە. ئەو وەختە باوکم زۆر عەلاقەمەند بووە بەوە کە ئەڵمانە مەدرسەی تیا بێ. تەقازاکەی لە ڕۆژنامەی کوهستانە ئەو وەختانە ڕۆژنامەی بووە بەناو کوهستان. بەڵێ بڵێ لەوێ بەڵێ بڵێ لەوێ تەقازاکەی هەیە من خۆم شمارەکەشیم هەیە. ئەو وەختە بنەماڵی ئێمە باوکم و مامۆم قبوڵی هەموو مخارج و هەموو شتێکیان کردو حتا حقوقی فەڕاشەکەی مەدرسەکە ئەمان خۆیان دایانە لەبەرەوە ئەڵمانی لێبێت مەدرسەی لێبێت. شتێکی باڵکێژ وەکو بە کرمانجیێڵێن سەرنجڕاکێش ئەوەیە کە باوکت جیاوازی نەکردووە لە بینی کوڕەکان و کچەکانی یعنی هەم چۆن کوڕەکان خوێندویانە کچەکانیش چوونەتە مەکتەب و خوێندنیان تەواو کردووە وایە؟ وایە باوکم ئەتوانم بڵێم بۆ ئەو دەورانە بەڕاستی وەک مۆمێک لە تاریکیەکە بوو بۆ خوێندن کچەکانی. مەسەڵەن وەختێ من کەلاس یەکم دەست پێ کردووە خوشکە گەورەکەم دادەفایزەم کەلاس 6 تەواو کردووە. ئەو وەختانە 6 سەرەتایی
ئیتر وەک خوێندنێکی باش بووە ئاوا بوت ئێمە سێ خوشکین هەرچێکمان خوێندومانە و من بە دڵنیایی و ئێژم هیچ وەختێ نەک لە خوێندنە لە هیچ شتێکە لە محەبەتە لە خۆشەویستیە لە مەسئلەی ئرسا هیچ کاتێک باوکم یەک زەڕە فەرقی بین کچ و کوڕی نەخستووە. دیارە ئەو کاتە ئێستش بەداخەوە کە زمانی خوێندن هەر بە فارسی بوو فارسی بوو کوردی مەمنوع بوو کوردی ئەو کاتە مەمنوع بوو بەڵێ مەمنوع بەڵام لە ناو هەندێک لە بنەماڵەکانە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو بنەماڵە بە ناوبانگەکان زمانی کوردی بە شێوەیەکی تر گرنگی پێدراوە بۆ نمونە لە مەسەلەی ئەدەبیات و شعر و ئەو شتانە کە ڕەنگە من دوایی پرسیاری شکەم بۆ نمونە دایکرد یەکێ بۆ لەوانەی کە زۆر شعری وەفایی و تەنانەت قانە و ئامانی لەبەر بووە کەواتە بە دیوەکەی تریە زمانی کوردی فەرامۆژ نەکراوە ئەسڵەن چون مەسەڵ من بە بیرەوەری خۆم لە بیرمە زەمانێک مەسەڵ پەرچەمی کوردستان لە ماڵی مابوو بەڵام ئەوەندە لەبەر ترس لە ساواک و دەستگا ئەمنیەکانی دەوڵەت مەسەڵەن نیشان ئێمە نەئەدرا ئەمە پێش دامەزانی کۆمەڵەیەوانە بەڵێ بەڵێ فرە بە لەوە ئەو وەختە ئەو سەردەمە کە ڕۆژنامەی کوردستان لە جمهوری مەهابادا دەرچووە هەموو کارت فێک ژمارەکانی هاتووە بۆ باوکم بەغەیری باوە گەورم کە باسم کرد باوکیشم ارتباتی نزیکی بووە لەگەڵ ئەو بزوتنەوە کە لە کوردستانی باشوورا بووە حتا چەند جارێک لەگەڵ حەمە ڕەزابەگی نێرا پێکەوە هاتوونە سە هەڵەبجە بۆ دیدار و ملاقاتی ئەو کەسایەتیە سیاسی و شۆڕشگێڕانە لە باشووری کوردستاندا کەواتە لەگەڵ کۆماری کوردستانیشە بینیان هەبووە نیە بینەکە تەنهاوە بووە کە ئاگادار بوون یاخود بنەماڵی ئێوە هیچ بەشداریان نەکردووە بەشداری نەچوون کۆماری کوردستان ئەگەر لە نەزەر سنوورەکەی بڵێ زۆر سنووردار بووە و لە سەقز بەملاوە نەهاتووە ئەو وەختە ئەو سەردەمانە تا دەوروبەری سەقز زۆرتر ڕووسەکان بوون و لە سەقز بەملاوە لە سنە و بڕۆبەر و کامیاران و مەریوان ومانە ئینگلیسیەکان بووە ئەوە سەر لە ئرتباط لەگەڵ شۆڕشی کوردستانی باشووریشە هەر ئینگلیسیەکان زۆرتر لەوێ بوونەوەوان منزورم ئەوەیە ئەمان لەوێ نەبوون بەڵام ئاگاداری بوون ڕۆژنامەکەی هاتووە بۆیان ئەوە پشتیبانیان لێ کردووە. ئێوە لە ڕێگەی کاکفوادەوە تێکەڵاوی سیاست بوون دیارە من پرسیارم هەیە لەسەر دروستبوونی کۆمەڵەوانە بەڵام بە گشتی ئەگەر باسکەین یعنی کاکفواد دەورێکی چۆنی هەبوو بەوەی کە ئێوە هەمووتان تێکەڵاوی سیاست بن کاریگەری ئەو بوو یاخۆ خۆتان بە دوای سیاسەتا ڕۆیشتن. ئەتوانم بڵێم چەند شت بووە کاکفواد دەوری زۆر گرنگی بوو بەڵام کەسایەتی باوکم کەسایەتی دایکم بەرخوردی ئەوان بە هەڵسوکەوتی ئەوان لەگەڵ مەسەلەکان بوو بە زەمینەیە بۆ ئەوە کە ڕەحەت ئێمە ڕوو لە سیاسەتکەین بەڵام دیارە لە یەک جمڵا بڵێم کاکفواد ئەوەی کە فێر بوو بەکردەوەی دەرئهێنا و ئەوڵین شوێنێک کە زۆر تەئسیری لەسەرەوەدانیا ماڵەوە بوو لە دوای کاکفوادم هەموو خوشک و براکان سیاسی بوون بلا ئێستەستا. بەڵێ کەواتە ئەگەر پرسیارێکە کە تا ئێسەش زۆر جار هەر مناقەشەی لەسەرە و ئەوانەی کۆمەڵەوە ئەوانەی دەرەوەی کۆمەڵەوانی دژی کۆمەڵە و پرسیار هەیە لەسەر دروستبوونی کۆمەڵە حەزەکەم بە حکمیەوەی کە تۆ بۆ خۆت پێشمەرگە بوویت و زۆر نزیک بوویت و دیارە خوشکی کاکفواد و ئەمانە بۆ خۆت ئەبێ زانیاری باشت لەلا هەبێ کۆمەڵە کەی دروست بوو ئەوانەی کە بەشدار بوون لە دروستکردنی کۆمەڵەیە چێ بوون؟ من ئاوا بیرەکەمە بە بڕوای من وان نییە کە بڵێت یەک ڕۆژە کۆمەڵە دروست بووە لە
دەهەی 1960 کاتێک کە زۆر بزوتنەوەی عەداڵەتخواز و ڕزگاری بەخش و بزوتنەوەی کرێکاری لە هەموو دنیا مەسەڵەن تەزاوراتی کرێکاران بۆ لە پاریسا بە بەرفەرەوانی بزوتنەوەی های جۆراوجۆر لە ئەمریکای لاتینۆ بیگرێت تا ڤێتنام و کامبۆج و ئەمە بووە ئەمانە کاردانەوەی بووە لەسەر کۆمەڵگای ئێران و کوردستان لە ئێرانە ئیتر وردە وردە سازمانی چریکە فەدایەکانی خەڵق دروست بووە مەجموعەیە زۆر ئینسانی سیاسی خۆیان بە مارکسیست لێنینیست زانیوە چەپ و ڕادیکاڵ بوون لە دانیشگا گەورەکانەوە بەتایبەت لە دانیشگا تارانە دەرسیان خوێندووە ئەمانە زۆر پێکەوە ئرتباتیان بووە کاریان کردە بەحسیان کردە دیالۆگیان بووە کتێبیان خوێندوێتەوە ئەگەرچێ ئەو سەردەمە خەفەقان و دیکتاتۆری ڕژیمی شاو ساواک یەکجار زۆر بووە حتا کتێبەکان ئاسان دەست نەکەوتووە مەسەڵەن من کاک ڕەشادی برام ئەیگەڕێنێتەوە ئەڵێ مەسەڵەن کتێبێکیان پێدام ئەیانوت بە شەوێ دەبێت 3-4 کۆپی لە ڕوو بنووسیتەوە کاغەز کاربوونی خستۆ سەبەین ئێوەشەڵەن کاغەز کاربوونی خستە سەبەینی کە مەسەڵەن چەند نسخە لەم کتێبە ئاوا دەست بە دەست بیگێڕن ئەمە ئەبێ بە باعث ئەوە کە بەحسێکی زۆر لە بین ئەو گروپە جوانە کوردە لە تارانە پێک بێت لەم بەحسانە وەک باسم کرد یەک ڕۆژەنە ئاوا ئەبێت حزبی توودە ڕادەکەنەوە چون پێیانوە ئەبێت ئەمانە زۆر بە فارسی ئەڵێن سەرسپۆردەی وابەستەی سۆڤیەتن ئەو مەشیش کە بووە مەسەڵەن تۆ چاولێکە لە ئەمریکای لاتین و کوبا ئەوانە بووە و حتا سازمان چریکە فەدای خەڵق ئێران لەوە پەیڕەویان کردووە ئەویش ئەوەیە کە مبارزەی موسەلەحانە بکەن و مبارزەی موسەلەحانیش ئابە و مەعنا بووە تویانە تزەکەیانەوە بووە مۆتۆری چکۆلە دێت مۆتۆری گەورە بە حرەکەت دەربێنێت بەڵێ بەڕێئەخات کەواتە ئەم گەنجانە ئەم لاوانەی کورد ئەتوانین بڵێن لە ژێر کاریگەری ئەو ڕێخستنی ئەوەی کە ئێستا باست کرد لە ژێر کاریگەری ئەوانە بوون ئەندام بوون لەو لە هیچ کام لەوانە ئەندام نەبوو لە هیچ کام لەوانە ئەندام نەبووە دوای بەحس و لێکۆڵینەوەی یەکجار زۆر بە یەک شت ئەگەن کە بە نەزەر من ئەمە زۆر مهم و بەرجەستە بووە ئەوە کۆمەڵی کرد بەو ڕێکخراوە کە زۆر پایەگایەکی کۆمەڵایەتی و چەپ و ڕادیکاڵی لە کوردستانە بوو و نەقشی گەورەی بوو لە جونبشی لە بزوتنەوەی هەم نەتەوەیی هەم چینایەتی لە کوردستانە ئەویش ئاوە بووتە ئەوان بڕوایان ئاوا بووتە لەسەر ئەمە ساقۆ بنەوە کە دەبێ ئێمە بچین خۆیان پێڵێن کاری سیاسی توودەی یعنی کاری سیاسی و خەڵکی لەناو خەڵکا بکەن ئاوا بۆسە لە ناو کرێکارابی لە دێهاتابی لە شارابی لە مەحەلەی فەقیر نشینابی لە هەر کوێ بیت بڕۆیت هەم ئاگاهی بی بەم خەڵکە و هەم ڕێکیان بخەیت و بەم بۆ چوونەوە بوو تەسمیمەگرن بڕیار ئەدەن کە ڕێکخراوەیە دروستکەن کۆمەڵە دروستەکەن 1969 کۆمەڵە دروست بووە لەبەر ئەوە بەهانە نەدرێ بەدەست دەم و دەستگاکان ساواک و ئەمنیەتی ڕژیمی شاوە هیچ ناوێت لە خۆیان نانن زۆرتر ارتباتەکان یەک و دوان بووە چون ئەگەر مەسئلەی ڕێکخراوە بەهاتایەتە پێشۆ و هەر کام لەمانە بگیرایەت واقعاً حکمی سەری بوویان کەواتە ئەو کاتە
ناوی کۆمەڵە نەبووە بۆ حسابە نەخێت دوای شۆڕشی 1970 ناو کۆمەڵە نراوە هەتا ئەو کاتە ینی بەناو کۆمەڵە نەبووە وەک ناوی نەبووە بەڵام وەک ڕێکخراوە هەبووە باش ئەم کادرانەی کە تۆ باسیەکەی نێوێ بڵێن تەشکیلاتە دروستکەن خەڵک تێبگەێنن ومان ئەمانە تەنها لە کوردستانە ویستویانە خەڵک تێبگەێنە یاخود فکرەکە کورت و کرمانجی با بڵێن فکرەکە فکرێکی کوردستانی بۆ یاخود سەرتاسەری بۆ ئێرانی بە بڕای من ئەزانی چۆن بووە فکرەکە هەم نەتەوەی بووە هەم چینایەتی بووە بەڵام ئەگەر مەسەڵ من چاولەیەکەم ئەو مەجموعە کەسە کە کۆمەڵەیان پێکهێنا کۆمەڵیان دامەزراند هەمویان کورد بوون و ئەمە بەناحەق نییە لە ئەوڵەوە هیچ کەسێکی غەیری کوردیانتیان لە ئەوڵە هیچ کەسی غێرە کوردیانتیان نەبووە کار و فعالیت کراوە لە دەرەوەی کوردستان زۆر چالاکیان بووە بۆ نمونە من دوودانە برام کاک ماجد و کاکەم جدی برام لە تەبریز ئێدام بوون ئەمە هەروانیە یانێ ئەمەوێ بڵێم کۆمەڵە زۆر بایەخی داوە بە مەسئلەی کرێکار زەحمەتکێش جوتیار و هەم بایەخی داوە بە مەسئلەی نەتەوەیەک بەڵام چون ئەمانە کورد بوون بە تەور واقعی کوردستان جێی کار و خەباتان بوو بەڵێ کار و هەڵسوڕانی کۆمەڵە بووە شێوە و یاخود فکرەی دامەزاندنی کۆمەڵە چۆن بووە بەڵام نەمانزانی کێن ئەوانەی کە ماتۆڕی ئەم حرەکەیە بوون خەڵکانێکن حتممە دەبێن ناویان دیار بێکە مەجموعەیە کەس بوون بەڵام وەک باسم کرد کۆمەڵە لە ڕەوتی بەحس و دیالۆگ و ئەوانە پێکهاتووە کەسانێک ئەوانە بەردەوام بوون ینی بەردەوام ماتۆڕی ئەم حرەکەیە بوون کێ بوون کاک حەمحسێن کەریمی بووە کاک فوئادی برام بووە کاک سەعەدی وەتەندروست بووە کاک عەبدوڵای موحتەدی بووە ئەو وەختە کاک ئیرجی فەرزاد بووە کاک شوعیبی زەکریایی بووە کاک فاتحی شەیخ ئیسلامی بووە کاک ڕێبوار مصلحی برای بووە کاک حسەینی مراد بێگی حەمەسوور بووە کاک یەردوڵای بیگلەری بووە من ئایسە ئەمانم لە بیرە ئەمانە زیاتر خەڵکی بڵێن منتقەی سنە و مەریوان و ئەوانن یا مەسەلەن خەڵکی کرماشان و نەخێرە ئەمانیان مەهاباد ئەمانە مەهابادیان باکووری ڕۆژهەڵات بڵێن نەخێر مەسڵن بەڵام کاک عەبدوڵای موحتەدی خەڵکی بۆکانە کاک حەمحسێنی کەریمی خەڵکی سەقز بووە کاک فوئاد مەریوان و باقیەکەی تری سنە بوون و ئەوە منزورم ئەوەیە کە لە شوێنە جۆراوجۆرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوون زۆر باشە مەلەکە خان پشوویەک دەدەین و دوایی درێژە بە گفتوگۆکەمان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ خات و مەلەکە مستەفا سوڵتانی پێشمەرگەی دێرینی کۆمەڵە یەکێ لەو شتانەی کە وەکو مێژونووسان و هەمیش ئەوانەی کە بڵێن با نەڵێن نەیار بەڵام ئەوانەی کە لەگەڵ کۆمەڵەیان ناتەبابوون لەم لایانی فکری و لەلایەنی ئەوەیە کە ڕەخنەی ئەوە ئاگیرێکە کۆمەڵە تا ساڵی 1970 و دواتر هیچ بەڵگەیەک بەیاننامەیەک نووسراوێک ینی گۆڤارێک شتێک نییە کە وەکو بەڵگە پیشانی بدەن کە کۆمەڵە لە ساڵی 69 دروست کراوە بۆچی شتێکی وانەیە ینی بۆچی بەڵگەنامەیەک نییە مەسەلەن بڵێن ڕژنووسی کۆبوونەوەیە کە بێ کە نووسی بێتیانەوە ئیمزایە کە بێ شتێکە بێ ئەو وانە بوویانە بەڵام وەک نمونە من ناو چەند شت بووم یەکێکی ئەوەیە بە فارسی بووە یانێ نامیلکەیەکی نسبەتەن گەورەش هەیە ئێستا هەیە ئەو نامیلکەی من زۆر گەڕام بە شوێنە پێم نادەن ناوی فارسیەکەی ئەوەیە چرا پەراکەندەئیم چگونە متحد شەویم بۆ پژوو بڵاوین چۆن کۆبینەوە وەختێک کە شۆڕش وەختێ ئەو
مەسئلەی ئەلجەزایر پێک هات و پێکهاتنی ڕژیمی شا لەگەڵ سەدام حوسێنە کاک فوئادم شتێکی زۆر هینی نووسیوە پیلانێکی تر پیلانێکی تازە بەر عەلەی خەڵکی کورد ئەوە مەقسەکەم لەوەیە تەوتەیە جەدید عەلەیها خەڵقە کورد ناوی ئاوەیە شتی ئاوایان بووە بەڵام زەخت و زۆرەکەی ساواک بە حەدێک زۆر بووە مەسەڵەن بۆ نووسینی ئاو بۆچی پرژ و پڵاوین و چۆن کۆبینەوە کاک سەعەد وەتەندروست ئەیگەڕێتەوە باسی ئەکا ئەڵێ من مەجبور بووم لە سنا کە ماشین تای پێک بسێنم و بیبم بۆ کاک فواد وەختە دەوران سەربازیەکەی لە بروجردا بووە ئەڵێ وەک بێشکەمانە قەفەزەیەکم دروست کردووە لێفم دروست کردە بۆ سەر ئەمە تا بتوانن ئەمە بنووسن و تایپی بکەن منزورم ئەوەیە زەخت و زۆری ساواک و دەستگای ئەمنیەتەکانی ڕژیم بە حەدێ زۆر بووە ئەوە لەلایەک لەلایەکی تر ئەمان هەوڵیان ئەوە بووەتە واقعەن بتوانن ئیدامەکاریان بێت نەگیرێن وەگەرنە ئەوە سیحەتی نییە کە نەبوون و ئەگەر هەیە لەکوێ ئەی بۆ لە ئارشیفی کۆمەڵا لە ئارشیفی بڵێن کوردستان ینی مەبەسم ئەوەیە ئەمە هەیە وەکو بوون ینی بەڵگەی ئێستا مەسەلەن ئەم شتە لە بەردەستمانە ئایا بەڵگەیەکی وا هەیە کە ئی کۆبوونەوەکان بێ یاخود باسیەوە بکە کە کۆمەڵە دروست بوو و دروست دەبێ و ئیشەکانی مەبەستم ئەوەیە دیارە من پرسیارەکەم بۆ ئەوەیە کە مێژووەکە ڕوونکەینەوە ئەمانە بووە لە لای ڕەحبەری یعنی کومیتەی ناوەندی ئەو کاتی کۆمەڵە بووە وەک هەمومان نەزانین کۆمەڵە زۆر ئیتر بەسەر هاتووە کەوتە سەر لای کێ نازانم من وەختی خۆی ساڵی 2012 من و ڕەزا حشمەتی برا خەریک کۆکردنەوەی مەجموعەی شتبین لەسەر کاک فوادم زۆر هەوڵماندا کە ئەومانە دەستکەوێت و هەروەها سوورەت جەلەسە نووسراوەکانی کۆنگرەی یەکی کۆمەڵە ئەمە دوای مشکڵاتێکی زۆر دەستمان کەوت من و کاک سەعەد وەتەندروست وەک کتێبێک چاپمان کردووە بەڵام ئەوانی تر دەست نەکەوت بەداخۆ ئاوایە منتەها بە دڵنیاییەوە بووە چون بەڵگەیەکی تر کە حەزەکەم ئیشارەی پێکەم دەنگی کاک فوادە لە جەمعیەتی مەهابادا قسەکە دەنگەکەی ئیسێک لەسەر سایتەکەی هەیە و ئیشارە ئەکا بەو نووسراوانە کە ئەو دەنگ بوویانە ئەمە بەڵگەی تر لە دەنگ کاک فواد بەڵگە بەولاوە چییە بە نەزەر من ئەو کەسە کە ئەڵێ نەبووە و نیانە ناحەقیەکەن بەرامبەر بە کۆمەڵ وەڵا خۆ کەس و دوو کەس نییان خەڵکیشی خەڵەکەی ئەو ڕەخنەی هەیە بە هەر حاڵ ئەگەر باسی وەکو ڕێخستن پەیڕۆ و پرۆگرامیان هەبووە مانیفستۆیەکیان هەبووە شتێکیان هەبووە کە کاری لێسەر بکەن هەموو حیزب و ڕێکخراوێک خۆ دەزانی پەیڕۆ پرۆگرامی هەیە پەیڕۆ پرۆگرامی هەبووە تا ساڵی 1970 پێشەوە هیچ پرۆگرامێک پەیڕۆ پرۆگرامێکیان هەبووە وەک نووسرا و من خۆم ئاوا بیرەکەمەوە بە نەزەری من زۆرتر هەر هەڵگەڕاوەتەوە بۆ ئەو مەسئلەی ئەمنیەتیە باش ئەو پاراستن و ڕعایەتکردنە وەگەرنە هەر ئەو ڕێبازەت گردیانە بەرکە کاری سیاسی جەماوەری لەناو خەڵکاکەن واقعاً بە سەدان کەس ئەو کاریانە کرد هەر ئەوەیشە دوای شۆڕشی 79 لە ماوەیەکی زۆر کەمە کۆمەڵە ئەوەندە گەورە ئەبێتەوە و ئەوەندە پایگای هەیە و ئەوەندە جێی باوەڕ و متمانەی خەڵکی کوردستانە ئەگەر ئەوە نەبوایەت چۆن ئەیتوانی ئەو سەردەمە ئاوا بوو باشە ئەوەی تۆ بزانی ئەمانە ئیشەکانیان بڵێن دەستە جەمعی بووە یاخود سکرتێر و سەرۆک و کۆمیتەی ناوەندی و ئەمانە هەبووە کۆمیتەی ناوەندێکیان بووە کۆمیتەی ناوەندیەکە 3 کەس بووە کاک فوادم بووە کاک سەعەدی وەتەندروست بووە کاک حسەینی مۆرادبێگی بووە ئەم سیانە کۆمیتەی ناوەندیان بووە لە 1974
تا 1970 کە کۆبوونەوەیەکی وەسیع و بەربڵاویان بووە لەوە دووە لە 1970 کە کۆمەڵە کۆنگرەی دووی گرت ئەو کۆبوونەوە وەسیع و بەربڵاوەی 78 ناونە کۆنگرە یەک. منزورم ئەوەیە کۆمیتە ڕاهبەریەکەیان ئەو سێ کەسە بووس باش کە باسم کردن. شتێکی تری مێژووی هەیە ئەویش کە هەمان کات ساڵی 70 لە باشووری کوردستان کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان یاخۆ کۆمەڵی مارکسی لینینی کوردستان دروست دەبێت کە ئەو وەختە مام جەلال و کۆمەڵی خەڵکی تر دایان مەزراندووە. ئەمە ڕێکەوتە یاخود بە بڕوای تۆ یاخود ئەوەی کە تۆ بزانی هیچ پەیوەندیەک ئیرتیباتێک شتێکەیە لە بینی ئەم دوو ڕێکخراوەیە یاخود ئاگایان لە یەک نەبووە؟ بە بڕای من ئاگایان لە یەک نەبووە. کۆمەڵەی ئێمە 69 دروست بووە، کۆمەڵەی ڕەنجدەران ساڵی 70 دروست بووە. چەند ساڵ بەڵێ ساڵی دواتر دروست بووە. کاک فواد ساڵی 74 دەستگیر دەکرێت لەلایەن ڕژێمی شاو ساواک و ئەوانە. ئەو وەختە ئەمە گومانیان هەبووە کە ئەمە کاری ڕێخستنەکە یاخود بە چ تۆمەتێک بۆچی گیرە؟ ئەمان لەناو خۆدە کۆمەڵەوە نەگیران. کەسی تر کە لەگەڵ ئەمانە پەیوەندی بوو، پەیوەندی کاروباری سیاسی و تەشکیلاتی کەستر گیرا و ئاعترافی لەسەر ئەمان کرد. ئەوانەی کە گیران سەر بە ڕەوتی تر بوون بە کۆمەڵە نەبوون. کەسی تر بەڵام ئاشنای ئەمان بوو. مەسەن تۆ تەماشاکەی مەسەن فعالی سیاسی ڕەنگە ڕێکخراوەیەکی تر یا هەر کەسایەتێکی سیاسی بوو بێت ئەوانە گیران ئاعترافیان لەسەر ئەمان کرد. ئیتر کۆمەڵە زەربەیەکی قورسی خوارد. زۆرێک لە کادرەکانی دامەزرێنەری کۆمەڵە لەو ساڵا گیران. ئاخر نەفەرەکە کاک فواد بوو، دوای کاک فواد کەس نەگیرایت. ئەڵبەت یەک شتیش بڵێم، هەموو ئەو کەسانە کە گیران لەژێر سەختترین ئەشکەنجەی ساواکابوون زۆر هەر هەمووەکەیان زۆر مقاومەت و خۆڕاگریان کرد. ئەگەر ئەوە نەبوایەت هەم خۆیان ڕەنگە واقعان ئێعدام کرایان، هەم بوویان بە باعیس زۆرێک لە ڕەفیقەکانتریان. بەڵام بەو خۆڕاگریە هەم بەریان گرت لە ئەوە، چون ئەگەر ئەمان ئەم جەمعەکە گیران ئەگەر ئاعتراف کریایە کە ئێمە ڕێکخراوین ئیتر ئێعدامیان برە و بەرگەردی نەبوو. ئاعترافیان نەکرد کە ڕێکخراوین و ئەوە بوو بە باعیس ئەوە کە حکم زیندان دران لە 12 تا 3 ساڵ بە تەفاوت حکم زیندان دران. بەڵام توانیان ئەوە بپارێزن تەکتەکیان ئەو مقاومەتیانە کرد هەر هەبوو. بە تۆمەتی چی مەسەلەن هینیان کردن حکومیاندان؟ ئێستا زۆر جار هەیە ئێستا کۆماری ئیسلامی ئەڵێ بە تۆمەتی ئەمەی دژی ئیسلام و دژی خواوە شتی بۆ دروست دەکەن. ئەوان ئەوانی شەروەها بوون. بۆ خۆدە ڕژیم شا وەکیلێکیان بۆ کاک فوادم کرد بوو، باوکم و دایکم چون وەکیلەکەیان دی. وەکیلەکە وەکیلانی پارێزەر. بەڵێ مەبەستم بەس بۆی بەڵێ پارێزەرەکە بە باوکمی وتبووتبی ئەو دفاعیە کە فواد لە خۆی نووسیوە لە ئرتباط لەگەڵ خۆیان نووسیوێتی ئەگەر تازە ئەم وەکیلە ڕژیمی شاگردبی سە معلوم نییە ساواکی بوو نەبوو سەر بە ڕژیمی شا بوو یا هەر شتێ وتبی ئەمە لە هەر وڵاتێکی ترا بووایەت دەبووە فواد جایزەی پێ بدرایەت. ناوی وەکیلەکە ناوی ئاغای نیابەتی بوو. دەبووە جایزەی پێ بدرایە بەڵام بەداخەوە ئەوەسە فواد بە زیندان محکوم کرا. منزورم ئەوەیە ئاوا بووە. ئیتر ئەو دەورانە خەفەقان و دیکتاتۆر یعنی یەکجار زۆر بوو. شاید باوەڕی نازانم بۆ تۆ کاکاوە ئاسان نەبێت. مەسەڵەن لە ئەو سەردەمە لە کوردستانی ڕۆژهەڵاتە گۆرانیەکانی تایەر تۆفیق قاچاق بوو. تۆ بوایەت لە ماڵا کاستی دەنگی ئەوت لێ بگیریایەت جرم بوو بۆت.
تاچ ڕەست بەوە کە مەسەڵەن بیر لەوەکەنەوە کە مەسەڵەن تۆ سیاسیت و فعالیت و ڕێخستنت هەیە وە کاریت. بەڵێ ئەوانەی کە لە زیندان بوون پەیوەندیان هەبوو لەگەڵ یەکتریا بە یەکەوە یاخود هەمویان لە زیندانی قەسرا بوون، هەمویان لە زیندانی قەسرا بوون و پێکەوە بوون. کەواتە هیچ کام لەوانە هیچ اعترافات و شتێکیان نەکرد لە زیندان. هاوڕێکانی کاکوادیش مقاومەتیان کرد زۆر باش بوون. مقاومەتیان پەیوەندیان لەگەڵ دەرەوە چۆن بوو؟ مەسەلەن ئێواتان توانی سەردایک و باوکت بە تایبەتی ئەتوانی سەردانیان بکەن ملاقات هەبوو نەبوو؟ ملاقات لە ئەوەڵەوە ملاقاتە دران دوای ماوەیە ملاقات خوشک و برایان قەت کرد. فقط ملاقات باوکو دایکیان ئەدا لە نەورۆزە ملاقات خوشک و برا ئەدرا. بەڵام ئەو سەردەمە کە ملاقات خوشک و برا بوو دوو کەس دەوری ئەساسی بوو لەو ملاقاتانە. یەکێکیان کاک ئەمینی برام بوو، یەکێکیان کاک عەبدوڵای کاک سەلاحی مۆحتەدی بوو. ئەم دوانە ئەچوونە ملاقات قسەی ئەوانیان ئەهێناوە. کاک سەلاحی مۆحتەدیش ئەگەر بچوایەت و قسەیەکی کاک عەبدوڵای بەهێنابایەت و ئەیوت بە کاک ئەمینی برام، کاک ئەمین برام ئەیدا بە ڕەفیقەکانی تری کۆمەڵە کە لە دەرەوەی زیندان بوون. یعنی کاک عەبدوڵاش لەگەڵەوان زیندان بوو؟ بەڵێ بەڵێ. بەڵێ زۆر جار باسیەوە کرێکە لە ناو زیندانە ینی بەرخۆدانیان کردووە مانیان لە خواردن گرتو ئەمانە کاریگەری چی بوو؟ ینی ئەوە هێنەوە بۆ سنە مان لە خواردن نەگرن یاخود هەر لەو زیندانی قەسر؟ لە زیندان قەسری شایەک دوو جار کاک فواتمانی خواردن کرد. ئەو وەختانە مەسەڵەن داخوازیەکیان باسە کرد وەختێ داخوازیەکە بەراورد نەبوو مانیان نەگرت. بەڵام کاک فوات ساڵی ئاخری زیندانیەکەی خۆی دەرخواستی کرد بە داخوازی خۆی هاتۆ زیندان سنە. هەم ئەڵبەت ئەو دەورانێک بووی تر وردە تۆزێک خەریک بوو ئەو گۆڕانکاریەک بەڕێوە بوو. ئەو زەخت و زۆر توندەی ساواک و ڕژیمیشا کەم خەریک بوو ئەوە تۆزێ هینە بوو. ئیتر موافقەتیان پێکرد هاتۆ زیندان سنە کە هاتۆ زیندان سنە کە زانی وەرزە زیندان ئەوەندە خراپ و دەربوو داغانە و بێ ئیمکاناتن. ئەوەڵین کارێک کە کردی خۆی و تەنیا کاک فوات نەبوو مەجموعەیە زیندانی سیاسی بوون کە لە زیندانی سنا بوون، زیندانی عادیشی لێبوو. ئەوڵین کارێک کردی خۆی و ڕەفیقەکانی زیندان دوودانە کارگای تیا بوو، یەکێکی هی قاڵی چنینە، یەکێکی هی نەجاری بوو. چۆسە ئەوێ لەوێ کاریان کردووە، لە کارکردن لەوێ پەیوەندی لەگەڵ زیندانە عادیەکان پەیداکەن و تەئسیری زۆریان بوو لەسەر زیندانیەکان. لە دوای ئەوە وەختێک داخوازیەکانی خۆیان مەترەحەکەن کە مەسەڵەن ئاوی گەرمیان نەبووە، ڕۆژنامەیان نەبووە، ڕادیۆیان نەبووە، غەزایان خراپ بووە، حەمام و بڵێن بێهداشت و ئەمانیان خراپ بووە، لە ئەکا بە پوشپەڕی 1970 24 ڕۆژ ئەحتساب غەزایان کرد. زۆر بوونەوانەی کە هەموو زیندانەکە ئەحتساب غەزای کرد. بەڵام دوای 11 ڕۆژ کاک فوات خۆی لەگەڵ زیندانە عادیەکان ئەوانەی کە عادی بوون قسەی کردوتی ئێوە تەواویکەن بەستانە، بەڵام خۆیان ئێدامەیاندا بە ئەحتساب غەزاکە. ئێوە و کاتە سەردانتان کردن لە زیندان، یعنی لە کاتی بڵێن ئەو مانگرتنەیە چیتان بینی؟ مەبەستم شەر نییە جەنابەت، خەڵکی تر چیان بینیەوە باسی گشتمان دیمانن باسێک وەستیان کاتێکە وەزیان ئەو نەخراب بوو لە دەرمانگای زیندان و تەلەفۆن کرابوو بۆ ماڵ دوو هاوڕێمان کاک عوسمانی ڕەوشەنتوودە و کاک هوشمەندی ڕەوشەنتوودە. ئەم دوانەیش زیندانی سیاسی بوون، ئەم دوانش لە زیندانی سنا بوون، ئەم دوانش لەو مانگرتنا بوون.
تەلەفۆنیان کردبوو تیان وەست زیندانیەکان زۆر خراپە و ڕەنگە حتا شایعی ئەوە هاتبوو کە کاک فواد نەماوە. ئەم خەبەرە ڕۆژی 16 پوشپەڕ هات 1970 لە مەریوانۆ جەماعەتێکی زۆر لە خزم و کەس و لە چالاکانی سیاسیش ڕێککەوتین چوین بۆ سنە کە چوینە سنە لە سنەیشە هەم کەسوکاری زیندانیەکان و هەم جەماعەتێکی زۆر لە شۆڕشگەڕان هاتن چوینە بەر دەرگای زیندان. چوین داوامان کردمان دەبێ ملاقاتمان بنێ. ئەفسەر نگەبانەکە هات ئەیوت ئەم زیندانیانە کاری غەیرە قانونیان کردە و حەق ملاقاتیان نییە. کە ئەو وایە وت من پێم وایە هەڵس و کەوتی دایکم وای کرد بۆ کابرا کە مەجبور دایکم بەدەم گریان و دوو شعری خوێندەوە. یەکێ لە شعرەکانیەوە بوو کزەی دەروونم بگاتە فەلەک شیوەن بخاتە دایرەی مەلەک. ئیتر وتیان دوو کەستان بێ کاک حەمەی برام و کاک حسێنی برام چوون باڵیان گرتە هاتە بەرزیندانەکە. کە هاتە بەرزیندانەکە فەوری ڕەحنمایی کردی وتی لەبەر پشتیبانی و دفاع لەم زیندانیانە و خواست و ویستی ئێمە بەدەست بێت بڕۆنە دادگستەری دادگای سنە. ئیتر ئەوە هی ئۆستانی کوردستان بوو وەک گەورەترین شوێنترین وەک بەڵێم چۆن بڵێم بەرزترین مەقامی دادوەری ئوستانی کوردستان بوو لەوێش ئیتر زۆر سەحنەیەکی هەستیارانە بوو. کاک فواد نەیەتوانی بێسێت دەربیشتەیە چکۆلەیان بۆ کردبینەوە پەنجەرەیەکی چکۆلە مێڵە مێڵە بوو. ئاوا دەستی بە مێڵەکان کردبوو. دایکم ئەو 4 ساڵ زیندانە حەد نەیانهێشت بوو یەکترین ببینن یا یەک لە باوەش بگرن. هەڵمەتیەدا لەوێ بتوانێت پەنجەکان کاک فواد ماچکە ئەوش دەستی کێشا دواوەی نەدایگیان نەکەی. نازانم لەکوێ بوو دایکم یەک دانە هەڵوژەی هێنا بۆچی پێی بوو نازانم لەکوێ هاتووە ئەم هەڵوژە نازانم. ئیسرارێ کرد فوادیان فقەت ئەم هەڵوژە لە من بگرە بیخۆ. ئەویش دیارە قوبڵی نەکردو هەر ئارام و لەسەر خۆ هەرێوت دایگیان ئێمە مەجموعای ڕەفیقەکانمان بەیەکۆ دەبێ ئەو کارە بکەین و ئەگەر خاستەکانمان بەراورد بوو بەیەکۆ. ئێمە ڕۆژی دوایی هەڵسان جەمعێکی زۆر لە بنەماڵەی زیندانیە سیاسیەکان لە شۆڕشگەڕانی سنە و مەریوان چوینە دادگستەری سنە دانیشتین. ئێمە مەجموعەیە ژن بووین کە چوینە وتاقی دادستان یانێ باڵاترین مەقامی دادوەری ئەو بەڵێ چوینە ئەوێ دانیشتین وتمان ئێمە لێرە هەڵناسینەوە تاکەت و ئێوە یارمەتی نەدەن کە خاستی ئەم زیندانیانە بەراورد بێت و زیندانیەکان بە ئەم مانگرتن لە خواردنە بشکێنن. ئەویش وتیان دەی ئێوە نمایندەی خۆتان معرەفیکەن با بڕۆن بۆ زیندان و لەگەڵ ڕئیس زیندانە قسەکە. نمایندە انتخاب کرا کاک ئەمینی برام لیباسی کوردی لەبەرا بوو کاتێککە وتمان مەسەڵ معرەفی کرا ئەمەشێکێک لەو نمایندانەیە کەچی ئەمە بۆیە باسەکەم چەندە بە کورد بە تەخیر و بە نزم چاویان لێ کرد. وتیان نێ ئەو لیباسی کوردی لەبەرا بوو پێیان وا بوو چون جلی کوردی لە بەریایە ناتوانێت فارسی قسەکە وتیان دەبێت کەسێک بێت کە فارسی بتوانێت قسەکەت. ئەوانیان بەڕێکرد بۆ زیندان بە پاسەبان و بە باتۆم و ڕژانە مل ئێمە حەمڵیان پێکردین لە ناو ساڵۆنەکەی دادگا. ئیتر بوو بە لێدان لە دوای ئەوە خەڵکەکە لەوێ دەرپەڕینە دەرەوە بوو بە تەزاهورات. لە سنا ئەوە ئەوڵین تەزاهوراتێک بوو کە کرا لە دەورانی شا بۆ دفاع لە زیندانە سیاسیەکان بوو. پاسەبانەکان هاتن حەمڵەیان کرد. ئەو وەختە تەقەی هەواییان کرد حتا کاک ماجد برام پانتۆڵەکەی
گولەی بەرکەوت بوو تقریبا لە خانەوادە و دۆست و ئاشنا ئێمە زیاتر لە 40 نەفەر گیران. دوای توانیتان ینی توانرا ئەو داخوازیەکانی زیندانیەکان جێبەجێ بکرێت و ماگرتنەکەیان شکان؟ لە دوای ئەوە کاکستێقی کەمانگەر کە ئەو وەختە خۆی وەکیل بوو، وەکیل مەحامی بوو، پارێزەر بوو، لەگەڵ کاک عەبدوڵای بابان لەگەڵ عەبەی برام چوون بۆ تاران. لەوێ لەگەڵ چەند شوێن وەک کانونی نوویسەندەگان و کانونی پارێزەران تەماسیان گرت و توانیان سەلیب سوور تێبگەێنن، توانیان ڕادیۆ BBC تێبگەێنن و لە سەلیب سوورە کەسێک ئەو وەختە لە سەلیب سووری ئێرانە کاری ئەکرد کە ئەسڵەن خەڵکی سوئێد بوو، کارتی تر لە زیندانی قەسرە کاک فوادی دیبوو. ئەوە خۆی بە هەلیکۆپتر هات چوە ناو حەوشی زیندانیشتەوە بەڵێ. ئیتر ئەو هاتوو خاستەکانیان بەراورد کرا، لەوەداوتی هاتوو مزگەێنین بەنێ کاک فواد ئەو ماڵەکە ئێمە لێ بووی، ماڵ براکەم تەلەفۆنی نەبوو. وتی کاک فواد لە زیندانەوە زەنگی داوە، احتسابەکەیان شکاندووە چون خاستە ئەو میشلە هاتووە، ئەو پیاوە ناوی میشل بوو، ئەوەی جێبەجێ بووە و احتسابەکەیان شکاندبوو، داوای شیری کردووی شیر کوڵاو بێنن چون لە کەسێکە لە مانگرد نابێت لە ئەوڵە نابێت خواردنی عادی بخوات. ئێمە شەڕە ڕۆژە بە پەلەپەل شیری کوڵاومان بردوەستە. زۆر باشە مەلەکەخان، ئێمە کاتەکەمان تەواو بوو بۆ مەڵخەیە. لە ئەڵخەی داهاتوودا کۆمەڵی بابەتی دیکەی گرنگ کە پەیوەندیان بە بنەماڵی ئێوە و کۆمەڵە و بزوتنەوەی ئازادی خوازی کورد لە ڕۆژهەڵاتەیە بازەکەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەیەتینە کۆتایی ئەڵخەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێرم. مەسەلەی میلی بۆ کاک فواد گرنگ بوو. کاک فواد باسەوادترین با مەعلوماتترین کەسەکانی دامەزرێنەری کۆمەڵە بوو. سیر نییە لەو هەموو خوشک و برایە دیموکراتێکی تیان نییە، چریکێکی تیان نییە. ئەوەڵین دەسەی پێشمەرگەی یەکێتی جوتیاران چوە دەرەوە، 12 نەفەر بوو، 3 دانەی برای من بوو. دەسەڵاتێکی کۆمۆنیستی بێنن تاگڕەوی حیزبی، بەڵام حەق بەوە نەدەین کە بە ئاویش داوای حکوومەتێکی ئیسلامی. ئەحمەدی موفتیزادەوە خۆی انتخابی کردبوو، حکوومەتی ئیسلامی ئەنووست. لە یەک شەوا شاری مەریوان کۆچەکە ئاچێتەکانی میدان دەخۆمە گشتی کۆمۆنیست نەبوو.